بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 122 بەراوردکردنی ژمارە ڕێژە یەکان. دارا وێنەیەکی ڕوونکردنەوەی دروست کرد، ئەو کاتانەی لە ماوەی ڕۆژێکدا بەسەر دەبات ڕوون دەکاتەوە. کام لەو 5 کاتە لە هەمویان کورتترە و کامیان لە هەمویان درێژترە و لە بیرت بێ کە ئاسانترین شێوە ئاسانترین ڕێگا بۆ بەراوردکردنی دوو کرد ئەوەیە کە هەمان ژێرەیان هەبی. دەبوایە نووسرابە لە ماوەی شەو ڕۆژێکدا، چونکە نەک لە ماوەی ڕۆژێکدا، واتە 24 کاژێر. ئەو وێنە ڕوونکردنەوەی هەیە وەکو دەبینین ئەو بەشە مۆرە بەشەکی گەورە دیارە 1/3 کاتەکەی لۆ نووسنە، بەشە سۆرەکەش ئەویش هەر گەورەیە یەکسانە بە 7 بەش لە 24 کاژێر، واتە 7 کاژێر. و پاشان ئەو بەشە زەردە کە ئەویش دەکاتە 1/6 کاتەکە لۆ کاتی سەربەستە، ئەو کەسکەش 1/8 لۆ ئەرکی ماڵەوە، لە هەمووی کەمتر ئەو بەشە نارنجیە کە دەکاتە 1/12 لۆ نان خواردن. لە کاتی بەراوردکردنی کرد پێویستە ئاسانترین ڕێ ئەوەیە ژێرەکانیان یەک بکەمە یەک شت، واتە لێرە ژێرەی جیاواز هەیە، بەڵام چونکە گەورەترین ژێرە 24ە کەواتە هەموو ئەوانی دیش بکەمە 24 ڕەنگە زۆر ئاسان بی. هەرچەندە بە چاویش تۆزێک دەزانم کە بەشە مۆرەکە و بەشە سۆرەکە بەشی گەورەنە، پاشان زەردەکە ئەوجە کەسکەکە ئەوجا نارنجەکە، بەڵام زۆر جار بە چاو هەڵەیە و زۆر کەس چاوەکانی هەموو ڕەنگەکان بە باشی نابینی، ڕەنگەکان تێکەڵ دەکا، کەواتە ڕەنگە زۆر ئاسان نەبی کە بڕیار بدەم تەنیا بە چاو کام کرد لە هەمویان گەورەترە. لەبەر هەندێ دەچم ژێرەکانیان ڕێک دێخم لێرە. ژێرەی هەموو کردەکان گۆتمان دەکەینە 24، سێی کوب کەمە 24 ئەگەر هاتوو سێم لێکدا لەگەڵ 8، کەواتە لێکدان لەگەڵ 8 سەرە و ژێرە، سەرەکە دەبیتە 8 ژێرەش دەبیتە 24، ئەوە ئەو کردەم بەدەست دێ. کردی 1/6 کوبی کەمە 24 ئەگەر لێکمدا لەگەڵ 4 سەرە و ژێرە، کردەکە یەکسان دەبی بە 4 لە 24. کردی 1/8 کوب کەمە ئەگەر لێکمدا لەگەڵ 3 لێکی دەدەم لەگەڵ 3 سەرە و ژێرە، کردەکە یەکسان دەبی بە 3 لە 24. کردی 1/12 لێکی دەدەم لەگەڵ 2 دەبیتە 2 لە 24 و کردەکەی دی لێکی نادەم لەگەڵ هیچ، هەروەکو خۆی بەخۆی کووە، ئەوە دەینووسمەوە. ئێستا بەراوردیان دەکەم، تەنیا سەرەی کردەکان بەراورد دەکەم، چونکە ژێرەیان هەمویان 24ە. کام کرد سەرەی گەورە بوو، ئەو کرد لە هەمویان گەورەترە، کەواتە ئێستا تەنیا تەمەشا دەکەم 8 لە 24 لە هەمویان گەورەترە، چونکە 8 گەورەترە لە هەمویان، پاشان 7 لە 24 ئەو جا 4 لە 24 3 لە 24 2 لە 24 لە هەمویان گچکەترە، واتە دەنووسم 1/3 چونکە 8 لە 24 کردی 1/3 1/3 گەورەترە لە 7 لە 24 7 لە 24 7 لە 24ش گەورەترە لە 4 لە 24 ئەویش گەورەترە لە 3 لە 24 ئەوها دەیان نووسم، و 3 لە 24ش گەورەترە لە 2 لە 24. بەو جۆرەی دەتوانم کردەکانی خۆم ڕێز بکەم. هەندێک جار ئەگەر تەنیا 2 کرد بە بوێنە، ئەگەر لە منیان داوا کرد بە بەراورد بکە لە مابەینی 1/3 و 1/8، پێویست ناکە ژێرەکەیان ڕێک بێخم، چونکە
1/3 و 1/8 هەمان سەرەیان هەیە. کەواتە ئەگەر هەمان سەرەیان هەبووی کە یەکە، تەنیا تەمەشای ژێرەی کەرتەکان دەکەم کامە کەرت ژێرەی گەورە بوو، لێرە 8 گەورەیە، 3 گچکەیە، کەواتە کەرتی 1/8 هەمووی گچکەترا چونکە ژێرەکەی گەورەیە. چەند ژێرە گەورە بوو کەرتەکە بەهای گچکە دەبتەوە. بە هەمان شێوە ئەگەر 1/8 بەراورد کەم لەگەڵ 1/12 دیسان دەزانم 1/8 گەورەترە چونکە 12 گەورەیە، بەڵام کەرتەکە بەخۆی هەمووی گچکەیە. ئێستا بێمە لای ئەو بەراوردکردنی کەرتەکان. لێرە بەراورد بکە لە نێوان ئەو دوو کەرتەی و ئەو دوو هێمایی دانێ. تەماشای کەرتەکان دەکەم، یەکەچیان ژێرەیان 11ەیە، ئەوی دیش 8. چونکە 11 و 8 هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینیان بێجگە لە یەک، کەواتە بچووکترین ژێرەی هاوبەش لێکدانی ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە، واتە 88. هەتا ئەمن ئەو کەرتەی بکەمە 88 ژێرەکەی، جارانی ئەو ژێرەی دەکەم سەر ئەو ژێرە، هەتا ئەو کەرتەش ژێرەکەی بکەمە 88 جارانی ئەو ژێرەی دەکەم سەر ئەو ژێرە، واتە ئەوها 5/11 دەینم جارانی 8 دەکەم سەر ئەو ژێرە، کەرتەکە یەکسان دەبی بە 40/88. 3/88 بە هەمان زۆر جارانی 11 دەکەم هەتا ئەویش ژێرەکەی ببیتە 88. ئێستا ئەو دوو کەرتەی بەراورد دەکەم، ئەو سۆر و ئەو شینە، کامە سەرا گەورە بوو کەرتەکە گەورەیە، چونکە 40 گەورەترە لە 33، کەواتە 40 کامە بوو، 40ەکە ئەو کەرتە بوو 5/8 بوو، کەواتە 5/11 گەورەترە لە 3/8. ئەوە بەراوردکردن. بەراوردکردنی ئەو دوو کەرتەی کە هەردووچیان نێگەتیڤن، ئەمن چونکە هەردووچیان نێگەتیڤن کارم بە نێگەتیڤەکەی دانیە، تەنیا ئەو کەرتەکان بە پۆزیتیڤ بەراورد دەکەم، پاشان کە زانیم کامە کەرت بە پۆزیتیڤ گەورەیە، دیارە ئەو کەرت گچکەترە چونکە نێگەتیڤی لە پێشە. ژێرەکانیان ڕێک دێخم، چونکە 5 و 9 هیچ کۆڵکەچی هاوبەش نییە، کەواتە 45 بچووکترین ژێرەی هاوبەشە، هەتا ئەو 5 ببیتە 45 لێکی دەدەم لەگەڵ 9، کاتە لێکی دەدەم لەگەڵ 9 کەرتەکە بووە. لێرە نێگەتیڤەکەشیان نووسیە، کێشەنیە دەنووسین، کەرتەکە بووە کەم 27/45. 5 لە 9 جارانی 5 دەکەم چونکە ژێرەکە 9 بوو، کەرتەکە دەبیتە 25/45. ئێستا 27 ڕاستە سەرەی کەرتەکەی کە 27 گەورەیە، بەڵام چونکە کەمی لە پێشە، کەواتە کەرتە سۆرەکە گچکەترا لە کەرتە شینەکە، چونکە بە پۆزیتیڤ ئەگەر کۆبە کەرتە سۆرەکە گەورەتر بوو، بەڵام بە نێگەتیڤ کەرتە سۆرەکە گچکەترە، کەواتە دەنووسم کەرتە سۆرەکە گچکەترا لە کەرتە شینەکە، کەواتە کەرتە سۆرەکە کامەیە 3/5 گچکەترا لە 5/9. ئەوە تەواو بووین. ئێستا لاپەڕە 123 ڕیزکردنی ژمارە ڕێژەیە موجەبەکان یان پۆزیتیڤەکان. ژمارەکان لە گەورەوە لۆ گچکە ڕێز بکە. لێرە تۆزێک تێکەڵاوە، یەکەچیان کەرتە، ئەوی دی ژمارەی دەیە، ناتوانم بەراورد بکەم، دەبی یەکەم شت یان کەرتەکەی بکەمە ژمارەی دەیی، یان ژمارە دەیەکان بکەمە کەرت. ڕەنگە ئاسانتر بی کەرتەکەی بکەمە ژمارەی دەیی، چونکە کەرتەکە تەنیا یەکە، ئەوانی دی دوونە، کەواتە 3/5 دەکەمە ژمارەی دەیی، کو دابەشی دەکەم،
3 دابەش 5 نابی 0 و فاریزە چی دادەنێم ئەو سفرەکی زیاد دەکەم 3 دابەش 5 یەکسانە بە 6 پاشان لە بەرچە ئەو سفرەمدانە لە تەنش شەشەکەی چونکە کردەکانی دی دوو خانەیان هەیە لە لای چەپ کەواتە هەموو کردەکان دەیەکان لە کاتی بەراوردکردن دەبی هەمان خانەیان هەبی دەنا ناتوانم بەراورد بکەم ناتوانم بۆ وێنە بڵێم 0 فاریزە 7 و 0 فاریزە 7 ئەوها نابی دەبی 0 فاریزە 7 و 0 فاریزە 7 و 0 فاریزە 6 ئەوها بەراورد بکەم ڕەنووس بە ڕەنووس 7 لەگەڵ 7 0 لەگەڵ 8 6 لەگەڵ 7 0 لەگەڵ 0 ئەوها بەراورد دەکرێت هیچ کات نابی دوو خانە لێرە و یەک خانە لێرە نابی ئێستا زۆر ئاسانە بەراوردکردنەکە سێ ژمارەیە ئەو سێ ژمارەی بەراورد دەکەم ئەو خانەی بەراورد دەکەم 6 و 7 و 7 یەکسەر دەزانم کە ئەوە لە هەمویان گچکەترا کەواتە نووسرا بوو لە گەورەوە بۆ بچووک ڕیز بکە بەڵام لێرە نەیانزانیە لە گچکەوە لۆ گەورە ڕیزیان کردیا بەداخەوە بەخۆشیان هەڵەیان کردیا نووسرا لە گەورەوە لۆ بچووک نەک لە بچووک لۆ گەورە کەواتە دەبوایە ئێستا دەزانم ئەوە لە هەمویان گەورەترە چونکە 7 و 7 وەکو یەکە بەڵام 8 گەورەترە لە 0 کەواتە ئەمن لە کاتی ڕیزکردن دەبی بنووسم 0 فاریزە 7 گەورەترە لە 0 فاریزە 7 ئەویش گەورەترە لە 0 فاریزە 6 بەڵام 0 فاریزە 6 نییە ئەمن 3 لە 5 هەیە کەواتە دەنووسم 3 لە 5 ئەوە هەڵەیە بەداخەوە ئێستا بێمە لای ڕیزکردنی ژمارە ڕێژەیەکان دیسان هەر ڕیزکردنە هەمووی ژمارەکان لە گەورە لۆ گچکە ڕیز بکە چم هەیە ئەمن کەم دوو فاریزە نازانم ئێستا ئەمن ئەوە فاریزەیە یان دوو خانەیە ئایا کەم 12ەیە و دوو یان ئەوە دوو فاریزە نازانم فاریزەی کوردی کو دەنووسرێ ئەوەی ڕاستی بی ڕەنگە ئەو فاریزە دوو فاریزە 25 ئەو هایان نووسیە لێرە ئەو فاریزەیە دیارە ڕاستە ئەو فاریزەیە جیاوازە لەگەڵ ئەو فاریزەی ئێستا زانێ ببورن کەواتە ئەوە یەکەم ژمارەیە کە هەیتم ژمارەکەی دیشم ئەوەیە ژمارەکەی دیشم ئەوەیە ئەو سێ ژمارەی بەراورد دەکەم لە گەورەوە یەکسەر دەبی بزانم ژمارە سۆرەکە لە هەمویان گچکەترە چونکە تەنیا ئەو بەکەمە ئەوانی دی بە کۆیەواتە تەنیا ئەو پۆزیتیڤە کەواتە یەکسەر یەک ئیشم لە کۆڵ بووە ئەویش ئەوەیە تەنیا زەردەکە و کەسکەکەی بەراورد دەکەم سۆرەکە زانیم کە لە هەمویان گچکەترە جارێ ئەوە زانیم ئێستا سۆر و زەردەکە یەکەچیان ژمارەی کەرددارە ئەوی دیش ژمارەی دەیە چاچیان دەکەم یان ئەوە تا ژمارە کەرددارەکەی دەکەمە ژمارەی دەیە یان ئەوەتە ژمارە دەیەکەی دەکەمە ژمارەی کەرددار لێرە چیان کردیا لێرە ژمارە کەرددارەکەیان کردیتە کەرتەکی ئاسایی 3 جاران 6 6 و 1 یەکسانە بە 7 بووە 7 لە 3 ئەوجا 7 لە 3یان دابەش کردیا دابەشیان نەکردی 7 لە 3یان هێشتیتەوە ئەوها ژمارەکەی دیان هینایە کردیتیانە کرد کو دەکەینە کرد زۆر ئاسانە تەنیا تەماشای ئێرە دەکەم چەند خانەیە دوو کەواتە 2 سفری لێرە دادەنێم و دەنووسم 100 ژمارەکەی بەخۆشم هەمە وەکو خۆی دەینووسمەوە فاریزەکەشی لادەبەم لە سەرەوە وەکو لێرە نووسرایتەوە ئەو جا هەتا پێم بکرێ ئەو ژمارەی کورد دەکەمەوە دابەشی کۆڵکە هاوبەشەکان دەکەم
لێرە کورتیان کردیتەوە 100 دابەشی 25یان کردیا. بەڵام ئەگەر نەزانم یەکەم جار دابەشی 5 دەکەم، دوای دیسان دابەشی 5 دەکەم، دوای دیسان دابەشی 5 دەکەم هەتا پێم بکرێ. کەرتەکە بووە چەند بووە 9 لە 4 100 هەموو کەس دەبی بزانی ئەوەی ڕاستی ڕاستی پێویستێنە دەکرد ئەمن ئەوها خۆمان دیکەم، چونکە لێرە دوو فاریزە 25 بەڵام ئەوەی ڕاستیوی ئایا دەمتوانی لێرە چونکە 25 ئەوەی ڕاستیوی دەکا 1/4 کەواتە 1/4 ئەمن دەبی هەر بزانم کەمترە لە 1/3 بەڵام ڕەنگە هەموو کەس نەزانی لەبەر هەندێ خۆمان مادی کرد. ئێستا مادیش بووینە هێشتاش نەگەیشتینە هیچ، چونکە زۆر زەحمەتە ئێستا بزانم ئایا 9/4 گەورەیە یان 7/3. چ بکەم ئەو جارەی دەبی دیسان ژێرەکەیان ڕێک بێخم لە مابەینی 3 و 4 بچووکترین ژێرەی هاوبەش 12 کەواتە ئەو ژمارەی سەر و ژێرە جارانی 4 دەکەم هەتا ژێرەکە بیتە 12 وە ژمارەکەی دیش 9 ئەوە دەبا بە کەسکم نووسی بە. ئەوە بووە 28 لە 12 9/4 بە هەمان شێوە جارانی 3 دەکەم هەتا ئەویش ژێرە ببیتە 12 ئەویش بووە 27 لە 12. ئێستا زۆر باش دیارە ژمارە کەسکەکە گەورەترە لە ژمارە شینەکە، کەواتە 9/4 گچکەترە لە 7/3. ئەوجە ئێستا ئەگەر ریزیان کەم کوو ریزیان دەکەم لێرەش هەڵەیان کردیا ئەو دووە چییە بە تەنێ نووسیتیانەوە؟ ئەو هەموو هەڵانە لەو کتێبەی 2 1/3 دەبا نووسی بە یان 2 1/3 گەورەترە لە 2/25 ئەویش گەورەترە لە 2 چونکە لێرە کەم هەبوو 100 ئەو ژمارە نێگەتیڤە لە هەمویان گچکەترە. کەواتە هەندێک جار ڕەنگە هەر بە چاو تەمەشاکەم یەکسەر بزانم کامە گەورەیە، زۆر ماندی نەبم، بەڵام هەندێک جار ڕەنگە لێم داواکەن ڕوونیکەوە و ساغیکەوە و نازام چ بکە، هەرچەندە شتەکەش زۆر ڕوون و ئاشکرایە. کەواتە ئەوەش ڕێگایەکانی بەراوردکردن ئەوجا چ ژێرەکانیان ڕێک دەخەی چ سەرەکانیان ڕێک دەخەی، چ دەیان کە ژمارەی دەی چ دەیان کە ژمارەی کرد ئەتوو سەربەستی گرنگەوەیە وەڵامەکەت ڕاستی. چۆن بەراورد لە نێوان دوو کەرتی ژێرە جیاواز دەکەی و ڕوونمان کردەوە بۆچی دەبی ژمارە گەورەتربی لەو ژمارەیە، چونکە ئەگەر بەهات باو هەردووچیان پۆزیتیڤ بان ئەو کات بێگومان ئەمە دەبی سفرەچیش لێرە دانێم، ئەو کات 0 و 610 بێگومان گچکەترە لە 0 و 625 بەڵام چونکە نێگەتیڤە کەواتە بەراوردەکەی بە پۆزیتیڤ بکە کە تەواو بووی کامە گەورە بوو گچکەیە، ئەو ئاسانترین ڕێیە. بەڵام چونکە ژمارەکە نێگەتیڤە هەرچەندە ئێرە گەورە بوو کێشە نیە ژمارەکە گچکەترە کە بەها، چونکە ئەمن دەزانم لەسەر هێڵی ژمارەکان بۆ وێنە کەم 2 لێرەیە کەم 4 لێرەیە، کەواتە کەم 4 گچکەترە لە کەم 2 هەرچەندە 4 کە ژمارە گەورەترە لە 2 بەڵام هەتا هاتووی هەتا لە لای چەپ بوو خراپترە ژمارەکە گچکە دەبیتەوە. ئێستا هاتمە کۆتایی 2 لاپەڕە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیە چینوێ هەر بشی.